دکتۆر بورهان یاسین لە باشووری کوردستان ساڵی 56 لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە کوردستان تەواو کردووە. لە شاری مووسڵ خوێندنی زانکۆی لە ساڵی 80 بانجام گەیاندووە. ساڵی 82 کوردستانی جێهێشت و بەرەو هەندەران دوای مانەوە ساڵێک لە ئێران لە ساڵی 83 وەک پەنابەر هاتووەتە سوید و هەر لەوێ خوێندنی باڵای بە پلەی دکتۆرا لە ساڵی 95 تەواو کرد و دوای ساڵێک هەر لە سوید لە زانکۆی لوت تا ئێستا لە ساڵی 96ەوە مامۆستایە. لە بواری لێکۆڵینەوە نووسین یەکەم بەر لە تەواوکردنی تێزی دکتۆرای کۆمەڵێک لێکۆڵینەوەی بڵاو کردوێتەوە لەوانە: ئەلف عێراق لە سێبەری بەعزدا 68 تا 92 لە لێکۆڵینەوەی ئەم لێکۆڵینەوەیە لە چوارچێوەی مۆدێلی دەوڵەت ئایدۆلۆژیا سەرکردایەتی بە زمانی سویدی. با کێشەی کورد لە سیاقێکی ئیقلیمیدا ساڵانی 58 تا 92 ئەم لێکۆڵینەوەیە بە تایبەتی جەخت لەسەر کێشەی کورد لە پەیوەندیەکانی عێراق و ئێران ئەکاتەوە بە زمانی سویدی بڵاو بۆتەوە. تا کوردستان لە سیستەمی نوێی گیانیدا ئەم بابەتە لە ساڵی 92 بڵاو بۆتەوە و جەختیش دەکاتەوە لە سیستەمی نوێی گیانیدا. ئەم بابەتە دەکاتەوە لەسەر کۆتایی هاتنی جەنگی سارد و ئەو باس و خواسانەی کە لە سەروبەندی کۆتایی هێنانی جەنگی سارد بە گەرموگوڕی بازەکران. بابەتەکە هەوڵێکە بۆ تێگەیشتن لە جێگە و پێگەی کوردستان لە سیستەمی نوێی جیهاندا. بە جەختکردنەوە لەسەر بۆ نمونە زێدەبوونی ڕۆڵی تورکیا لەمەڕ کێشەی کورد بە تایبەتی لە باشووری کوردستان. بابەتێک دەربارەی خەباتی چەکداری لە باشووری کوردستان. دووەم تێزی دکتۆراکەی دەربارەی بابەتی کوردستان لە سیاسەتی زلهێزەکان بەریتانیا، یەکێتی سۆڤێت، وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵانی 41 تا 47. ئەم لێکۆڵینەوەیە بەڕادەی یەکەم پشتی بەستووە بە بەڵگەنامە ئەمریکی و بەریتانیەکان و یەکەم هەوڵە بۆ ئەوەی بە شێوەیەکی زانستیانە کوردستان و بە تایبەتی سەرهەڵدان و ڕوخانی کۆماری کوردستان لە جەنگی ساردەوە بەسێتەوە. تێزەکەی بە زمانی ئینگلیزی بووە بەڵام وەرگێڕاوەتە سەر هەردوو زمانی عەرەبی و تورکیش. لە ساڵی 2002دا کتێبێکی بەناوی ئەوەی ئەمڕۆ سیاسەتە سبەی مێژووە بڵاو کردوێتەوە. ئەم کتێبە کۆکراوەی کۆمەڵێک وتار و دیمانەیە. 4 ساڵی 2008 کتێبێکی بەناوی عێراقی دوای سەدام و چارەنووسی باشووری کوردستان بڵاو کردوێتەوە. ئەم کتێبە لە دوو بەشی سەرەکی پێک دێت. یەکێکیان کۆمەڵە باسێکە دەربارەی بزوتنەوە و بیری ڕیفراندۆم و بەشی دووەمیشیان دەربارەی سەر لە نوێ دامەزرانەوەی دەوڵەتی عێراق و چارەنووسی باشووری کوردستانە. لەم بەشەی کتێبەکەدا نووسەر بە شێوەیەکی زانستیانە ئەوە جەخت دەکاتەوە کە دوای سەدام کورد لە باشووری کوردستان بەشداری کرد لە دامەزرانەوەی دەوڵەتێک بە ناوی عێراقەوە بۆ ئەوەی دواتر بچێت داوای مافەکانی لە هەمان دەوڵەت بکات. 5 لە سەرەتای ئەم ساڵدا نووسەر بابەتێکی بە ناوی کوردستان لە ڕووبەڕووبوونەوەی داعشدا بڵاو کردوێتەوە. دواتر دەستگای ئەندێشە ئەم بابەتەی لە شێوەی کتێبێکدا بڵاو کردوێتەوە. 6 ماوەیەکی کەم بەر لە ئێستا دوایین کتێبی بە ناوی لە قوڵایی سیاسەتدا کە چەند تێڕامانێکە لە مێژوو سیاست بڵاو بۆتەوە. ئەمە کتێبەکەیە کە لە کتێبخانەی ئەندێشە لە شاری هەولێر و لە شاری سلێمانی هەیە و ئەگەر کەسی حەزکابیەوە بیکڕێ و بیخوێنێتەوە. و نابێت لە بیریشمان بچێت لە سەرەتایی بزوتنەوەی ڕیفراندۆمە دکتۆر بورهان یاسین وەک بەرپرسی بزوتنەوەی ڕیفراندۆم لە سوید و هەم بەرپرسی بزوتنەوە کۆمیتەی باشووری سوید لە ڕیفراندۆمە ڕۆڵی هەبووە. ئێستا با کاک دکتۆر فەرمیێ و هەمومان بەیەکەوە گوێبیستی دکتۆر بین بۆ باسەکەی. فەرموو. زۆر بەخێر بێن، زۆر بە تایبەتی ئەوانەی لە دوورەوە هاتوون و خوشکان و دایکان بە تایبەتی بەخێر بێن. دەستخۆشیێکی گەرم بۆ ئەوانەی ئەم کۆڕەیان ڕێک خستووە بە هیوای ئەوەی کە کۆڕێکی سەرکەوتومان هەبێت بە یەکەوە. کۆڕەکە بە منهەجی کۆر دەست پێ ئەەکەم، بە گریمانەی کۆر تێ ئەپەڕم، بە چەند خاڵێکی دەستپێکردن بە بابەتەکە
کە خاڵی چوارچێوە و خاڵی گشتین ئەپەڕمەوە بۆ ناو باسەکە. لە منهەجی باسەکەمە دوو خاڵ گرنگە. یەکەمیان ڕێکەوتنی سایکس بیکۆ وەکو ڕووداوێکی دابڕاو نابێنم، بەڵکو وەکو جیهانبینیەکی هێزە کۆلۆنیالیستەکان کە دوجار دەبێتە چوارچێوە بۆ ڕێخستنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دووەمیان 100 ساڵ بەر لە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێڕەوی خۆی بە کێشەی دەوڵەت دەست پێ کرد. بە جەختکردنەوە ئەڵێمەوە بە کێشەی دەوڵەت دەستی پێ کرد، بەڵام ئەمڕۆ دوای 100 ساڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قوڵایی هەمان کێشەدا گوزەر دەکا. ئایا لەو 100 ساڵەیە چی ڕوویداوە؟ ئێمە بە کێشەی دەسەڵات دەوڵەت دەستمان پێ کرد، ئێستا لە قوڵایی کێشەی دەوڵەتدا کە دوایی دێمەوە سەری لە ڕێڕەوی باسەکەمە جەخت دەکەمەوە لەسەر ئەم بابەتە. هەروەها ئەوەی پەیوەندی هەیە بە منهەجی باسەکەمەوە ئەوەیە کە من لەو 100 ساڵەیە لە هەموو مەقتەعێکا ناوەستم، بەڵکو اختیاری ئەوە ئەکەم کە سەرەتای فترەی ئەم 100 ساڵە قسە و باسێکی لەسەرەکەم و هەروەها کۆتایی ئەم 100 ساڵە قسە و باسێکی لەسەرەکەم، بۆ ئەوەی دوایی خۆتان حکمی ئەوە بدەن ئایا لە ناوەندی ئەم 100 ساڵەیە چی ڕوویداوە. گریمانەی باسەکەم ئەوەیە کە کۆتایی سایکس بیکۆ دەتوانێت بە شێک بێت لە چارەسەری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام هەرگیز نابێتە تەواوی چارەسەر. ئەمە گریمانەیەکی خاڵی لێوە دەرچوونە گرینگە و چوارچێوەی باسەکەمەوە وەکو فەرەزێتێکی زانستی. ئەمە نەخشەی سایکس بیکۆیە، ئەو بەشەی خوارەوە کە سوورە ئەچوو بۆ بریتانیەکان، ئەو بەشەی کە شینە لەسەرەوە هەمشینێکی تۆخە کراوەیە بۆ فەرەنسیەکان، بەڵام ئەو بەشەی کە زەردە ئەمە سپێردراوەتە دواتر ئەبێتە مەسەلەی باس و خواست، هەروەها لە ڕووی نێونەتەوەیەوە ئیدارەی ئەکرێت. ئێمە دەتوانین بە ئاسانی ئەوە بڵێین کە بریتانیەکان بە تایبەتی لە دواخستنی چارەنووسی ئەم پارچەیە کە زەردە نیەتێکیان هەبوو. نیەتەکەش ئەوە بوو کە لە دامەزرانی دەوڵەتی جووە سایکس بیکۆ ڕێخۆشکەر بێ. ناوی دەوڵەتی جوو نایەنە سایکس بیکۆ، بەڵام لەوەی کە سپێردراوەتە داهاتوو ڕێگا خۆش ئەکا بۆ ئەوەی بریتانیەکان ساڵی دواتر کە ئەکا ساڵی 1970 لە پەیمانی بەلفۆرە، لە وعدی بەلفۆرە وعد ئەدا بە جووەکان کە دەوڵەتێکی جوو یاخود ماڵی نیشتیمانی جوو لە فەڵەستین دابمەزرێ. ئەم نەخشەیەی دواتر هەرهی سایکس بیکۆیە، بەڵام ئەوەی کە زیاد کراوە ئەم ناوچەیەی سەوزە و ئەو ناوچە سەوزە زیاتر ئەو ناوچەیە ئەگرێتەوە کە دوجار لە سیڤەرە درا بە ئەرمەن و کورد لە چوارچێوەی پەیمانی سیڤەر. ئەم ناوچەی سەوزە دواتر درا بە ڕووسەکان، بەڵام سایکس بیکۆ ساڵێک دواتر، هەڵبەتە لە ساڵی 16 مۆر کراوە، ساڵێک دواتر لە دوای شۆڕشی بەلشەفیەکان لە مۆسکۆ ئەم ڕێکەوتنە ئاشکرا کرا و لەگەڵ ئاشکراکردنی بە زۆرێک لە بۆچوونەکان پێیان وایە کە سایکس بیکۆ لەگەڵ ئاشکرابوونی ساڵی 17 قبر کراوە، بەڵام من لە منهەجی بۆچوونەکەمە پێم وانییە سایکس بیکۆ قبر کرابێ، نەک هەر قبر نەکراوە. ئەمڕۆ دوای 100 ساڵ سایکس بیکۆ حزوری هەیە. من دوایی لەسەر ئەو باسە ڕائەوەستم. ئەوەی دەستە ڕاستان مارک سایکسە، ئەوەی دەستە چەپتان جۆرج پیکۆیە. ئەمانە لە جاتی بریتانیا و فەرەنسا ڕێکەوتنی سایکس بیکۆیان مۆر کردووە لە ساڵی 1916، بەڵام بە کتوپڕ ئەم ڕێکەوتنە نەهاتووە. لە ساڵی 15ەوە کاری بۆ کراوە تا لە ساڵی 16 بوو بە ڕێکەوتن. لێرە چەند خاڵێکی لێوە دەرچوونی ئەم باسە. خاڵی یەکەمیان هەندێک ئالۆزە. ئێمە دایمان کە باسی 100 ساڵ ئەکەین لە سفری سەدەکە دەست پێ ئەەکەین لە کۆتایی 100 تەواوە بێت،
بەڵام ئەگەر بێت و ئێمە هەر سەدەیەک ببەستینەوە بە هەندێک ڕووداوی زۆر گرنگ ئێمە بۆمان دەرەکەوێ کە ضروری نییە 100 ساڵ بێ، دەکرێ 100 و ئەوەندە ساڵ بێ و دەشکرێ 100 ساڵ کەمتر بێ. بۆ نمونە سەدەی 20م بە بەچوونی خۆم تەنها عمری 75 ساڵە. بۆ 75 ساڵە لە ساڵی 1940 کە شەڕی جیهانی دەست پێ ئەکا، لە ساڵی 1989 کە جەنگی سارد کۆتایی دێ، ئەم دوو ڕووداون کە مۆری خۆیان لە 100 ساڵی ڕابردوو ئەدەن. ئەو ڕووداوانەی کە پێشی 14 دێ و دوای 89 دێ تا ئێمە دەگەینە 2000، ئەم ڕووداوانە کەمتر گرنگن. بەو مانایەش ئێمە دەتوانین بڵێن لە ڕووی مێژوویەوە سەدەی 20 75 ساڵ تەمەنیەتی. ڕووداوێک کە سەدەی 20 کردەوە شەڕی جیهانی بوو لە ساڵی 14 و ڕووداوێک کە کۆتایی بە سەدەی 20 هێنا کۆتایی جەنگی سارد و هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت و سیستەمی سۆسیالیست و سەرکەوتنی پایگای لیبرالیزم یا کاپیتالیزم. دواتر دەتوانین بڵین کە هەر بەپێی ئەم بۆچوونە ئەو پرۆسەیەی کە لە لاوازبوون و دروستکەوتنە ناو بڵین بنەماکانی سایکس بیکۆ هەر لە دەوروبەری ساڵی 1989 دەست پێ ئەکا و ڕێک لە ساڵی 1991 لە دیدێکی کوردیەوە من پێم وایە ڕێکەوتنی سایکس بیکۆ لە ئێستاوە دەست بە کۆتایی هاتن ناکە، لەسەر هەڵدانی داعشیش دەست بە کۆتایی هاتن ناکە. لە دیدێکی کوردستانیەوە من پێم وایە بڕیاری 688 ئەپریلی 1991 کە بۆ یەکەم جار ناوی کورد لەلایەن نەتەوەی گرتووەکان ئەهێنێ و هەروەها میکانیزمێک دائەنێ بۆ پاراستنی کوردەکان و لە ژێر سێبەری ئەم میکانیزمە کوردەکانی باشوور دەتوانن پەرلەمان و حکوومەتی خۆیان دابمەزرێنن. بە باوەڕی من بڕیاری 688 ئەو درزە گەورە بوو کە لە سایکس بیکۆ کرایەوە و ئێمە لەو درزەیە توانیمان خۆمان بنوێنین وەکو کورد بینە دەرەوە نەفەسێک بدەین، لەو نەفەسەیە خۆمان ڕێک بخەین لە ڕووی سیاسیەوە ببین بە خاوەنی ئیدارەی خۆمان. هەروەها بەپێی ئەم بۆچوونە ئەوەی کە ئایا سەدەی 19 چی دەبێ 1800ەکان، من پێم وایە سەدەی 19 لە 1815 دەست پێ ئەکا و لە 1940 کۆتایی پێدە کەواتە 99 ساڵ تەمەنی سەدەی 19. ئەمە جەدەلێکە دەکرێت زۆری لەسەر بوەستین، بەڵام هەر ئەوەندە تێری دەکات لە ئەم بۆنەیە لەم بابەتدا ئەوەندە جێگای دەبێتەوە. دوکیەکی ئایدۆلۆجیشدا دەکرێت پیادە بکرێەوە سوودی لێوەربگیرێت. چوارەم لە ڕاستیدا بە ڕسمی سایکس بیکۆ بەشێک نەبوو لەوەی کە پێی دەگوترێت تەرتیباتی ئاشتی، ئەوەی لە سویدیا پێی ئەڵێن فرێدس ئوپیۆرەلسەر یان پیس سەتڵمنتس، ئەوەی کە بڵین ئەو پەیمانانەی ئاشتی کە دوای تەواوبوونی جەنگی یەکەمی جیهانی ئەو ناوە دەگرنە خۆی و من تەرتیباتی ئاشتیم بۆ بەکارهێناوە. ڕاستە سایکس بیکۆ بەشێک نییە لەو تەرتیباتانەی ئاشتی دوای جەنگی یەکەمی جیهانی. وەکو بۆ نمونە پەیمانەکانی فەرسای 19 سیڤەر 20 سانڕیمۆ 20 لۆزان 23، بەڵام سایکس بیکۆ وا مامەڵە کراوە وەک ئەوەی کە ئەم ڕێکەوتنە ڕوح و سەرچاوە و چوارچیوەی تەواوی تەرتیباتی ئاشتی بوو بێت. و من زیاتر لەگەڵ ئەم بۆچوونەیەم تا لەگەڵ ئەوەی کە سایکس بیکۆ لە ساڵی 17 خەبر کرابێ. من پێم وایە بەڵێ سایکس بیکۆ ڕوح و منداڵدانی هەموو پەیمانەکانی ئاشتیە کە دوای جەنگی یەکەمی جیهانی مۆرکراون. ئەوەش مەسەلەیەکی زۆر گرنگە. پێنجەم دەبێ ئەوە جەخت بکەینەوە کە سایکس بیکۆ بەرپرسە لە دابەشکردنی کوردستانی عوسمانی بۆ 3 بەش و لەم ڕێگەیەوە پارچەبوونی کوردستانی گەورە بۆ 4 بەش. ئەگەرنا بەر لە سایکس بیکۆ کوردستان یەک پارچە نەبوو، کوردستان دوو بەشی گەورەی هەبوو، بەشێکیان هی سەفەوی قاجاری، ئەوەی تریشیان بەشی عوسمانی. و ئەوە گرینگە ئێمە ئەوە بزانین لە ڕاستیدا لە تێگەیشتنی خەسڵەتەکانی سیاسەتی کوردایەتی و بارودۆخی سیاسی کوردستانی ئەمڕۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئەوها دابڕاوە لە ڕووداوەکان.
بەڵام سێبەشەکەی تر باشوور و خۆرئاوا و باکوور و بە تایبەتی دوای هاتنی داعش بە چڕ و پڕی تێکەڵاوی یەکتر بوون کە تێکەڵاوی یەکتر بوون من پێم وایە پێویستیمان بەو قوڵایە مێژوویە هەیە بۆ ئەوەی تێبگەین ئەوڕۆ چۆن بە ئاسانی ئەم سێبەشە تێکەڵاوی یەکتر بوون. شەشەمیان پرسیارێکی گرنگ ئایا کورد ئەوەندە ڕقی لە سایکس بیکۆ دەبوو ئەگەر بهاتایە هەمان سایکس بیکۆ کوردی لە چوارچێوەی سیڤەردا بکردایەتە دەوڵەت و ئایا مافی بە ئەوانی تر دەدا ڕقیان لە دەوڵەتە کوردیەکە بێ و هەوڵی لە ناوبردنی بدەن بە بەهانەی ئەوەی کە ئەو دەوڵەتە بەرهەمی سایکس بیکۆی بەدناوە. ئەمە پرسیارەکە گرینگە. من پێم وایە ڕاوەستان لە بەرامبەری دیسان گرینگە بۆ هەڵسەنگاندنی سیاسەتی ئەو ڕۆژت زۆر گرینگە چونکە زۆر جار لە ڕاستیدا مقارەبە مێژوویەکان باشترین مامۆستان لە بواری سیاسەتە. با ئەوەش لەبیر نەکەین لە ناواخینی پەیمانی سێڤەردا نەفەسی سایکس بیکۆ ئامادەیە لە ڕاستیدا هەر سایکس بیکۆیە کە هەرە چوارچێوە و ئیلهام و پاڵنەری سیڤەرە. سیڤەر لە منداڵدانی سایکس بیکۆدا گەشەی کردووە و تەکەرەی کردووە و لەوێوە لەدایک بووە. زۆر جێگای سەرنجە کە ڕووداوەکانی 25 ساڵی دوایی بە تایبەتی ڕووداوەکانی پەیوەندیدار بە سەرهەڵدانی داعش کاریگەری زیاتریان خستۆتە سەر ئەو سێ بەشەی کوردستانی عوسمانی یاخود پێشتر کوردستانی عوسمانی کە خۆرئاوا و باکوور و باشوورە بەڵام زۆر کەمتر کاریگەریان خستۆتە سەر بەشی چوارەم واتە ڕۆژهەڵاتی کوردستان. بەو مانایەش ئێمە بۆ تێگەیشتن لەو بارودۆخە سیاسی کە ئێستا هەیە لەو سێ بەشەی کوردستانی عوسمانی پێشتر من پێم وایە زۆر پێویستیمان هەیە بگەڕێینەوە ساڵی 1991 وەکو وەرچەرخان نەک تەنها سەرهەڵدانی داعش و ئەو وەرچەرخانە من پێم وایە لە نەتیجەی سیاسەتی دژمنکارانەی سیستەمی سەدام و دەستدرێژیکردنە سەر کوێیت و ئەو گۆڕانکاریە گەورەیە هاتە گۆڕێ کە بواری بە کووردا ببێ بە خاوەنی پاراستنێکی نێونەتەوەیی لە ڕێگای بڕیاری 688. ئەوە لە بیر مەکەن کە بڕیاری 986 دەکرێت لە 688ش گرنگتر بێ ئەوەی کە پێی دەڵێن نەوت بەرامبەر خواردن و دەرمان. لەو بڕیارەی نەتەوەیە گرتووەکانە 13% لە فرۆشراوی نەوتی عێراق یەکسەردرا بە کورد لە ژێر چاودێری نەتەوەیە گرتووەکان. کەواتە من پێم وایە دوو بڕیار کە لە چوارچێوەی ئەو ئەڕەزە هەژەی کە سەدام حوسێن بوو بە هۆکاری کە دەستدرێژیکردن بوو بۆ سەر کوێیت گەورەترین دەرزی کردەوە لە سنوورەکانی سایکس بیکۆ. ئێمە پێویست ناکە چاوەڕێکەین تا ڕۆژێکی تر دێ ئەو وەختە باس لە دەرزەکانی ناو سنوورەکانی سایکس بیکۆ بکەین. سنوورەکانی سایکس بیکۆ زووتر دەرزیان تێکەوتووە. چوار ڕووداوی زۆر گرنگ لە ساڵانی جەنگی یەکەمی جیهانی ئەم چوار ڕووداوانە یەکەمیان گۆڕینەوەی نامە لە نێوان شەریف حوسەینی مەکە سەرکردەی عەرەب لە مەکە و هەروەها لەلایەکی ترەوە هێنری ماکماهۆن کۆمیسیاری بریتانی لە قاهێرە 15-16. دووەمیان ڕێکەوتنی سایکس بیکۆ 16. سێیەمیان بەڵێن یا پەیمانی بەلفۆر 1970 بە دروستکردنی نیشتیمانێکی ماڵێکی نیشتیمانی بۆ جووەکان لە فەڵەستین و چوارەمیان 14 پرەنسیپ یا 14 خاڵەکەی سەرۆکی ئەمریکا وودرۆ ویلسۆن بە تایبەتی خاڵی 12 کە باسی مافی چارەی خۆنووسینەکە مێژوو بۆمانە گێڕێتەوە کە دوای بەڵاوبوونەوەی ئەم خاڵانە سەرکردە کوردەکان بە تایبەتی شێخ مەحموودی حەفید ئەم ڕاگەیانە یاخود ئەم خاڵانەی وڵسۆنی زۆر بەکارهێناوە لە گفتوگۆکانە وەکو بەهانەیەک بۆ ئەوەی کە کوردیش مافی چارەی خۆنووسینی هەبێت. بە هەر حاڵ ئەوەی کە جێگای سەرنجە من سێ سەرنج دەدەم لەسەر ئەم چوار ڕووداوە. یەکەمیان خاڵەکان یا ڕووداوەکان تێک هەڵکێشن هەمویان بەیەکەوە وەکو کۆڵەگەن بۆ سیستەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای جەنگی یەکەمی جیهانی و ئامادەکارین بۆ قۆناغی دوای جەنگ. هەمویان بەیەکەوە ئەو ئامادەکاریان. دووەمیان پەیوەندی نێوان ئەم چوار خاڵە پڕە لە دژایەتی لەگەڵ یەکتردا و
و ئەو دژایەتەیە کە هەم ئەکادیمیەکان و هەم ئایدۆلۆژیستەکان بڵێ نەشنەلیستەکان بە تایبەتی عەرەبەکان زۆر جەختیان لێ کردوتەوە وەکو شتێک کە ئیتر ئەم دژایەتیانە دەبێتە چی؟ دەبێتە ناسنامەی سیاسەتی هێزە کۆلۆنیالیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دووەمیان پەیوەندی نێوان ئەم چوار خاڵە پڕە لە دژایەتی لەگەڵ یەکتردا. سێمیان دژایەتی نێوان ئەم ڕووداوانە لە ڕووی خوێندنەوە و تێگەیشتنی مێژووەوە سێ ئایدۆلۆجیای یەک خستووە و ئەمە لە ڕاستیدا ئەم خاڵم هەروە ئیزافە کرد بۆ ئەوەی کە لە ڕووی زانستیەوە ئەوانەی کە هەم لە ڕووی بڵێن مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندی نێونەتەوەیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەحس و لێکۆڵینەوەیان کردووە بەلایەنەوە زۆر سەرنجڕاکێشە کە ناسیۆنالیستەکان ئیسلامی سیاسی و هەروەها چەپی ناوچێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمویان یەکدەست و یەکدەنگن لە ڕخنەی مێژووییدا لە هەڵسەنگاندنیان بۆ سایکس بیکۆ لە هەڵسەنگاندنیان بۆ ئەو چوار ڕووداوەی سەرەوە وەکو ئەوەی کە ئەم ڕووداوانە هەم پڕ لە دژایەتین و هەم نیەتێکی خراپی کۆلۆنیالیستەکان دەردەخەن لەوەی کە دوا ڕۆژی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو چی دەچێت بە چی دەگا. ئەمە جێگای بەحس و لێکۆڵنەوەیەکی زۆرە و زۆر بە تایبەتی من ئاماژەم کردووە بە فرێد هاڵیدە یەکێکە لەو کەسانەی کە هەرێ شارەزا لە بواری ئیسلامی سیاسی وڵاتانی عەرەب ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها بەرهەمی سایکس بیکۆ نین بەڵکو بەرهەمی تێک هەڵکێشانی سێشتی زۆر گرنگن. یەکەمیان ئایدۆلۆجیا بە تایبەتی سێ ناسیۆنالیزمی عەرەب و تورک و فارس. حزوری ئەمانە بوونی ئەمانە گرنگی ئەمانە بۆ نمونە لە خاڵی یەکەمی ئەو چوار خاڵەدا حوسێن مەکمەهۆن ئەو نامانەی لە بینی حوسێن و مەکمەهۆن ئەگۆڕدرێتەوە لەوێ حزوری عەرەب زۆر پێش چاوە. لە قەبرکردنی سیڤەرە حزوری ناسیۆنالیزمی تورک زۆر بەرچاوە و هەروەها تا دوایی. ئەم سێ ئایدۆلۆجیایە دەوریان هەیە لە دروستکردنی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو شێوەیە کە هەیە تەنها سایکس بیکۆنیە ئەوە ئەکا. دووەمیان هەڵوەشانەوەی دەوڵەتی عوسمانی کۆتایی هاتنی سیستەمی ئیمپراتۆری کۆن بەو مانایش ئەگەر سیستەمی ئیمپراتۆری کۆنی دەوڵەتی عوسمانی هەڵنەوەشایەتەوە دەبێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست فترەیەکی تریش چاوەڕێی بکردایە بۆ ئەوەی ببا بە خاوەنی دەوڵەتی مۆدێرن. سێمیان سیاسەتی هێزە کۆلۆنیالیستەکان و بەرهەمهێنانی سیستەمی دەوڵەتی مۆدێرن. دەیەک هەڵکێشانی ئەم سێ خاڵە ئەوەمان بۆ دەرەخات کە ئێمە سێ خاڵی گرنگمان هەیە سێ ڕەهەندی گرنگمان هەیە باسی لێوە بکەین کاتێ باس لە پەڕینەوە دەکەین لە سیستەمی ئیمپراتۆری بۆ سیستەمی دەوڵەتی مۆدێرن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کۆتایی جەنگی یەکەمی جیهانی بە مانای کۆتایی ڕسمی ئیمپراتۆری تەقلیدی دێت یاخود دەوڵەتی تەقلیدی دێت کە سیستەمی ئیمپراتۆریە و ئەوەش مەسەلەیەکی یەکجار گرنگە. هەرچەندە بەڕێزان من حەز دەکەم ڕاشکاو بم هەر پارچەیەک لەوانە لە ڕاستیدا پێویستی بە کۆڕێکی تایبەتی خۆی هەیە بۆ ئەوەی ئێمە بەوردی لەسەر ئەم شتانە بوەستین. ئەم پەڕینەوەیە هەندێک نووسەر پێیان وایە لە ساڵی 1970ەوە دەست پێ ئەکا کە کۆتایی جەنگی یەکەمی ببرن یەکێک پەڕیوە لێرە کۆتایی جەنگی یەکەمی جیهانیە و هەندێک پێیان وایە کە لە 1923ەوە دەست پێ ئەکا کە لەدایەکبوونی دەوڵەتی تورکیایە. دەوڵەتی تورکیا یعنی قەبربوونی ئیمپراتۆری عوسمانی بەو مانایە ساڵی 23 ساڵێکی گرینگە بۆ سیستەمی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. من لەگەڵ ئەو بۆ چوونەیەم کە نە 18 تەواوە نە 23 تەواوە بەڵکو ئەم 5 ساڵە هەمووی بەیەکەوە دەبێ ئێمە لە پێشچاوی بگرین وەکو 5 ساڵی پەڕینەوە لە سیستەمی ئیمپراتۆری بۆ سیستەمی دەوڵەتی مۆدێر. ئەمە یەکێکە لە شۆڕشە هەرە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. شۆڕشێکی بێدەنگە، شۆڕشێکی ئالۆزە و شۆڕشێکی پڕ لە قەیران و پڕ لە بڵێن ململانێ و کێشمە لە 100 ساڵی ڕابردوودا زیاترینی کێشمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر لەدایکبوونی دەوڵەتی مۆدێرنە هەڵەستن بەڕاستی. یەکێکی لەوانە ململانەکەی فەڵەستین و ئیسرائیل. فەڵەستین و ئیسرائیل کێشەی ئەوەیە کە میلەتێکی بێدەوڵەت کە ئەویست بێ بە خاوەن دەوڵەت مەحروم کرا لەوەی بێ بە خاوەن دەوڵەت کێشەیەکە ئێستا بەرەو 100 ساڵ ئەڕوە. بەو مانایە ئێمە ئەو پەڕینەوەیە زۆر گرینگە بۆ ئەوەی
هەم لە سیستەمی دەوڵەتی مۆدێرن و کێشەکانی بگەین بەڵام لە ناسیۆنالیزمی کوردیش بگەین. سێ کێشە هەرە گەورەی دەوڵەتی مۆدێرن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. یەک، دەوڵەتی بێشەرعیەتی مێژوویی و سیاسی. ئەو دەوڵەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بوو کە عەرزمکردن منداڵدانەکەی سایکس بیکۆیە شەرعیەتی مێژوویی و سیاسی نییە. هەر دەوڵەتێک شەرعیەتی مێژوویی و سیاسی نەبێ ئەم دەوڵەتە لاوازە و ڕۆژێک لە ڕۆژان شکست دەخوا. شکست خواردنی کۆمەڵێک دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە 4-5 ساڵی ڕابردوودا لەسەر ئەو مەفهومە شکست دەهێنێ. ئەوەی کە پێڵێن دەوڵەتی دەستکرد ئارتیفیشەل ستیت. ئەم خاڵە کاریگەریەکی فرەڕەهەندی لەسەر پرۆسەی بە دەوڵەتبوون و بەنەتەوەبوون و بە تایبەتی بەرهەمهێنانی ناسنامەیەکی هاوبەش بۆ هاونیشتیمانیانی دەوڵەتەکە داناوە. کاتێک دەوڵەت دەستکردە لە ناواخنی دەوڵەتەکەدا نەتەوەش دەستکردە. بۆ نمونە کێشەی ناسنامە کێشەیەکی جددیە، سنوورەکان پڕ لە کێشەن. ئێمە دوو جۆری سنوورمان هەیە. سنوورێکمان هەیە سیاسیە کە مطابقە ناکا لەگەڵ ناسنامەی دەوڵەت یا ناسنامەکانی ناو دەوڵەت. سنوورێکیشمان هەیە سیاسیە و مطابقەش دەکا لەگەڵ ناسنامەکانی ناو دەوڵەت یا ناسنامەی دەوڵەت بەگشتی. کێشەی گەورە ئەوەیە کە زۆرێک لەم پێکهاتانەی کە پێشتر لە ناو دەوڵەتی عوسمانیە جێگایان بوویەوە بە شەو ڕۆژێک بوون بە دەوڵەت، بەڵام ئەو دەوڵەتانە خاوەنی نەتەوە نەبوون. ئەم دەوڵەتانە دەستیان کرد بە دروستکردنی نەتەوە لە چوارچێوەی ئەم دەوڵەتانەدا. دووەم، پەڕینەوە لە سیستەمی تەقلیدی ئیمپراتۆری بۆ سیستەمی دەوڵەتی مۆدێرن کتوپڕ و ناسروشتی بوو. ئەمڕۆ دوای 100 ساڵ ئەوە تا دەوڵەتی ئیمپراتۆری گەڕاوەتەوە و بەرپرسیشە لە زۆرێک لە کێشەکان. دەگەڕێمەوە سەرەوە خاڵە. سێیەمیان کێشەی هەرە گەورە ئەوە بوو کە دەوڵەتی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها لە فۆڕمدا نوێ بووە. ئەمە زۆر گرینگە. بەڵام ناوەڕۆکەکەی ئەو پەڕی کۆمەلگای تەقلیدی بووە، کۆمەلگای ڕێگر لە بەدەوڵەت بوون، کۆمەلگای ڕێگر لە بەنەتەوە بوون، کۆمەلگای ڕێگر لەوەی کە نەتەوە ببێ بە خاوەن ناسنامەی نەتەوە. لە ناسنامەی خێزان و ناوچە و خێڵ و عەشیرەت بچێ بۆ ناسنامەی دەوڵەت و نەتەوە. ئەمە ڕاگوزەرێکە بە قسە ناکرێ، ڕاگوزەرێکە پڕ ئێش و ژانە و پڕ لە ململانەیە و پڕ لە کێشەیە. هەر ئەمەش یەکێک بووە لە هەرە کێشەکانی ناسیۆنالیزمی کوردی. لە ڕاستیدا هەر ئەوەش بووە یەکێک لە هەرە کێشەکانی سیاسەتکردن، کولتوری سیاسی، ڕێخستنی سیاسی، دەسەڵاتی کوردی و پرۆسەی بەدەوڵەتبوون و هەتا دوایی. نمونەیەکی زیندوو بۆ ئەم حاڵەتی تەقلیدی بوون لە ناو مۆدێرن بووندا. حزبێکی کوردی یا کوردستانی کە 70 ساڵە حزبە دەخوازێ بڵێ ئەو پێشڕەوی کوردایەتی کردووە و دەکا، بەڵام سەرۆکەکەی لە کۆنگرەی 13 هەمان حزبدا شانازی بەوە دەکا کە خاوەنی 1000 پیاوی خێڵەکەیەتی و لەبەر ئەوەش باکی بە هیچ شتێک نییە. ئەمە زۆر جێگای سەرنجە و زۆر جێگای تێڕامانە. ئێمە دەبێت لەسەری ڕاوەستین و من پێم وایە ئەم ڕاگەیاندنە بەرابەری بەشێکی گرنگی تراژیدیای کوردی دەبێتەوە و بەرپرسە لە بەشێکی گرنگی تراژیدیای ناسیۆنالیزمی کوردی. لە ناوەڕاستی سەدەی ڕابردوو لە باشووری کوردستان خێڵ دەستی بەسەر ناسیۆنالیزم داگرت بۆ مانەوەی خۆی، دەستی بۆ برد و دەستی بەسەراگرت. ئەمڕۆژ بۆ سربەخۆیی دەست دەبا، سربەخۆیی داگیر دەکا لە پێناومانەوەی خۆی لە 40-50 ساڵی داهاتوودا. ئێمە کورد بشبین بە خاوەن دەوڵەت سبەینێ، دەوڵەتێکی پڕکێشەمان دەبێت لەوەی کە دەوڵەتێکی بێکێشە. لە سەدەی ڕابردوو خێڵ کێشە بووە بۆ ناسیۆنالیزمی کوردی، تەنانەت ئێستاش کێشەیە. هەر وەک چۆن خێڵ بۆ دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەفغانستان لە پاکستان کێشە بووە، لە لای خۆشمان هەر کێشە بووە. بە ئەگەری زۆر بۆ ماوەیەک لە داهاتووشدا خێر لە کوردستان بۆ ناسیۆنالیزم و پرۆژەی دەوڵەتی سربەخۆ وەک کێشەیەکی جددی دەمێنێتەوە، تەنانەت دوای دەوڵەت بوونیش ئەو کێشەیە دەمێنێتەوە.
ئەی ئێستا دوای 100 ساڵ لە دەوڵەتی مۆدێرن چی وە چۆن من پێم وایە لە کڕۆکی کێشەکانی ئەمڕۆی تەواوی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەک تەنها لە سووریا و عێراق کێشەی دەوڵەت هەیە دەوڵەت بە دەوڵەت بوون دەوڵەتداری چۆن دەوڵەت هەر لەبەر ئەوەشە پێشتریش گوتومە نابێ بپرسین ئایا داعش بۆوە چۆن ئەوەندە بەهێزە و بەهێز بوو بەڵکو دەبێ بڵین ئەوە چییە ئەوەندە بێهێزە و شکستی هێناوە بۆ ئەوەی داعش ئەوەندە بەهێز بێت من پێم وایە وەڵامی بەشی پرسیاری بڵین بەشی دووەمی ئەوەی کە لەسەر پێش بەڕێستانە ئەوەیە کە بەڵێ شکست هێنانی دەوڵەت لە سووریا لە عێراق بەرپرسی یەکەمە لە سەرکەوتنی داعش